بەناوی خودای بەخشندە و میهرەبان ئەمڕۆ باس لەوە دەکەین ئایا ئایدیالیزم چییە و جۆرەکانی چین. سەرەتا پێویستە بزانین ئەم چەمکە لە چیەوە هاتووە. ئەگەر دوور بڕۆین سەرەتا لەو شەی لاتینی ئایدیا هاتووە کە بە واتای فۆڕم وێنە یاخود چەمکێک دێکەوە لە هۆشی مرۆڤدا بێت واتە بیرۆکە. وەروەها لە سەردەمی لاتینی سەدەی 3 بۆ 6 وشەکە دەگۆڕێت بۆ ئایدیالیست بە واتای بوون لە بیرۆکەدا. بوون لە بیرۆکەدا مەبەستی ئەوەیە کەوا ئەم تشتە تەنها لە بیرۆکەدا بوونی هەیە و پاشان ئەم وشەیە گوزەر دەکات بۆ زمانی ئینگلیزی ناوەڕاست کە ئەم ناوەڕاستە بە ساڵانی 1950 هەتا 1450 دەگوترێت ئینگلیزی ناوەڕاست کە ئەم وشەیە بووە بە ئیدیال بە واتای پەیوەندیدار بە ئارکتایپێک یان مۆدێلێکەوە دێت. ئارکتایپ بریتیە لە شێوە لە مۆدێل واتە شتێکی باڵا شتێکە تایبەتە و پاشان لە ئینگلیزی مۆدێرن کە بۆ زمانی ئینگلیزیە دەگوترێت کە لە نێوان ساڵانی 1500 تا 1800 بوونی هەبووە وشەکە بووە بە ئایدیڵ واتە ڕێکوپێک بێ شتێک وەکو بیرۆکە واتە شتەکە وەها ڕێکوپێک و جوان بێت تەنها لە مێشکدا بێت یعنی ئەوەندە جوانە تەنها لە مێشکدا بوونی هەیە. و هەروەها لە کۆتایی سەدەی 18دا ئایدیال بووە ئەو واتایی کەوا ئێستا ئێمە ئاشناین پێی واتە شتێکی نمونەیی گریمانەی کەسێک شتێک یان دەوڵەتێک. پێناسەی چەمکی ئایدیالیزم بە گوێرەی بوارەکان یاخود زانستەکان. سەرەتا لەبەرەوەی ئایدیالیزم لە فەلسەفەوە سەری هەڵداوە با بزانین لە زانستی فەلسەفەدا ئایدیالیزم واتای چییە. ئایدیالیزم بریتە لەو قوتابخانەی کە دەڵێت واقع لە کۆتاییدا لە بیرۆکە یان بنگەلێکی وابەستە بە عەقڵ پێکهاتووە. ئایدیالیستەکان پێیان وایە کە جیهانی مادی بەرهەمی مێشکی ئێمەیە و تاکە شتێک کە ڕاستەقینەی ڕەها بێت کایەی بیرۆکەکانە. واتە لە زانستی فەلسەفەدا ئایدیالیزم واتە بیرۆکەکان واتە پێچوانەی جیهانی مادیە جیهانی ئەو شتانی کە بە چاو دەبندێ کە دەستی لێ دەدرێ کە گوێبیست دەبی لەبەر ئەوە ئەم مانایی هەیە کەوا شتێکت لە ناو مێشکە بە هەستەکان پێی پێ نابردێت. و هەروەها لە ڕستەی ئاخیری کە ئاماژەمان پێداوە کای بیرۆکەکان مەبەستی جیهانی بیرۆکەکانە واتە تەنها بیرۆکەکان بوونیێکی ڕەهایان هەیە بوونیان دەمینێتەوە شتەکانی دیکە بوونیان نامێنێت. اینجا لە زانستی دەروونناسیدا ئایدیالیزم بۆ وەسفکردنی جۆرێکی کەسایەتی بەکاردێت کە باوەڕی بە هێزی ئایدیاڵەکان و خواست هەیە هێزی خواست. بۆ ئەوەی جیهان ببێتە شوێنێکی باشتر زۆر جار تاکی ئایدیالیست هەستی بە ئەرک و پابەندبوون دروست دەبێت و ڕەنگە ئامادە بن لە پێناو کەسانی دیکەدا بەختەوەری خۆیان بکەنە قوربانی. لێرەدا مەبەست چییە؟ هاوڕێیان لە دەروونناسیدا ئایدیالیست بە کەسێک دەگوترێت کەوا بیرێکی زۆر گەورەی هەبێت لە کردارێکدا. بۆ نمونە دوو کەسێکیان دەوێت بە ئاسایی کار بکە کەسێکی تر دەیەوێت لە ڕووی چەندێتیەوە کارەکە زیاتر بکات واتە دڵێن ئەم کەسە ئایدیالیستێت چکە چاوەڕوانی دەرئەنجامێکی زۆر گەورەتر دەکات لەوەی کە هەیە. و هاوڕێیان لە ڕووی ئەدەبەوە ئایدیالیزم بەکاردێت بۆ دروستکردنی هەستێکی کاملبوون یان هیوە. زۆر جار کارکتەرە ئایدیالیستیەکان وەک کەسێکی خۆشەویست و شەریف وێنا دەکرێت و لەوانەیە نوێنەرایەتی بیرۆکەکانی نووسەر خۆی بکات یان بۆ دابینکردنی کۆنتڕاستێک بۆ کارکتەرە واقعیەکانی سۆرۆکەکە بەکار بهێنرێت.
لە ئەدەبدا بینەرانی بەڕێز ئایدیالیزم بە واتای پاڵەوان دێت بە واتای سوپەر هیرۆ دێت لە کورتترین پێناسەدا بۆ نمونە ئەگەر لە چڕۆکێکدا کەسێک ئایدیالیز بێواتە ئەم کەسە دەیەوێ باشترین شت بکات شتە چاکەکان بکات تەنها چاوی لەسەرکەوتن و شتی گەورەیە و هەروەها لە هونەردا ئایدیالیزم بۆ دروستکردنی وێنەی کامەڵ بەکارێت زۆر جار تابلۆ و پەیکەرە ئایدیالیستەکان فیگەری ئایدیالیزەکرا وێنا دەکەن کە دوورن لە ناتەواوی و عیب هەروەها لەوانەیە نوێنەرایەتی ئایدیالی جوانیان کاملبوونی هونەرمەند خۆی بکات لە هونەردا بینەرانی بەڕێز ئایدیالیزم واتە شتێک بێت کە دوور بێت هەموو ناتەواویەک کە بێعیب بێت و هەروەها لە زانستی ڕامیاریدا ئایدیالیزم بەکاردێت بۆ وەسفکردنی باوەڕێک بە هێزی بیرۆکەکان بۆ گۆڕینی جیهان سیاسەتمەدارانی ئایدیالیست پێیان وایە لە ڕێگەی بەکارهێنانی عەقڵ دەکرێت کۆمەڵگایەکی کامەڵ دروست بکرێت هەروەها لەوانەیە ئامادە بن لە پێناو چاکەی گەورەتردا بەرژەوەندی تایبەتی خۆیان بکەنە قوربان واتە هاوڕێیان لە ڕووی ڕامیاریەوە ئایدیالیزم بەو بیرۆکەیە دەگوترێت یاخود بەو کەسا دەگوترێتکەوە بە تەواوەتی ئامادەیە لە بۆ چاکەی گشتی و باشەی گشتی هەموو شتێک بکاتە قوربانی یاخود تەنانەت خۆشی بکاتە قوربانی بینەرانی بەڕێز لەم پارچەیەدا باس لە جۆرەکانی ئایدیالیزم دەکەین ئایدیالیزمی باڕکی یاخود ناسراوە بە ئایدیالیزمی خودی جەخت لەوە دەکاتەوە کە واقع بە تەواوەتی لە تێگەیشتنەکانمانەوە هەڵدەقوڵێت واتە هەموو شتێک کە لە بەرچاو دەبیندرێت تەنها بوونیەکی ڕاستەقینیان لە نێو هۆشماندا هەیە و هەروەها لەلایەن عەقڵەوە هەستیان پێ دەکردێت نەوەکو هەستەوەرەکان و هەروەها تشتە مادیەکان لە دەرەوەی هۆشدا بوونێکی سەربەخۆیان نییە جۆرێکی دیکەی ئایدیالیزم بریتیە لە ئایدیالیزمی ترانسندنتال ئەم ئایدیالیزمە گریمانە دەکات کە لە کاتێکدا ئێمە هەرگیز ناتوانین شت لە خۆیدا بزانین بەڵام تەنها دەتوانین لە ڕێگەی پێکاتە دەرونیەکانمانەوە کاتیگۆریەکان جیهان ئەزمون بکەین جیهانی دیاردەیی وەک ئەزمموی دەکەین لەلایەن ئامێری معریفەمانەوە لە قاڵ دەدرێت بینەرانی بەڕێز ئەم فەلسەفەیە لەلایەن ئیمانوێل کانتەوە ڕەگی داڕشتراوە و هەروەها شت لە خۆیدا مەبەستی لەوەیەکەوە شتێک لە دەرەوەی تۆدا بوونێکی سەربەخۆی هەبێت کە پێی دەگوترێت نۆمینا و هەروەها ئەو شتانی کە ئێمە دەیان بینین پێیان دەگوترێت فینۆمینا واتە دیاردەکان ئیمانوێل کان باوەڕی وایەکەوە ئێمە هەرگیز ناتوانین شت لە خۆیدا بدین واتە نۆمینا ئێمە هەرگیز ناتوانین شت لە خۆیدا ببینین و بیناسین بوونە سەربەخۆیەکەی بزانین چیە بەڵکو ئێمە تەنها دیاردەکانی ئەم شتە دەناسین و هەروەها ئەم ناسی نەشمان لە ڕێگای کاتیگۆریەکانی هۆشمانەوە پێی پێدەبردرێت واتە کاتیگۆریەک لەناو هۆشی مندا هەیە کات دەبەخشێت بە شتەکەی کە لە دەروی منە کاتیگۆریش دیکە بۆشایی دەبەخشێت بەو شتێک کە لە دەروی منە واتە هەر شتێک لە دەروی من بێت من هەست پێ بکەم بەهۆی کاتیگۆریەکمەوەیە کەوا لە نێو هۆشمدایە و هەروەها ئایدیالیزمی بابەتی بە پێچەوانەی ئایدیالیزمی خودی ئایدیالیزمی بابەتی ئەوە پیشان دەدات کە واقعەیەکی سەربەخۆ هەیە تەنانەت ئەگەر لە ئێستاشدا هەستی پێ نەکرێت لایەنگرانی ئایدیالیزمی بابەتی بریتین لە فەیلسوفانی وەک جۆسیا ڕۆیس و F.H. برادلی هاوڕێیان ئەم ڕێبازە جەخت لەوە دەکاتەوە کەوا بەڵێ تشتێک لە دەرەوەی بوونی تۆدا بوونێکی سەربەخۆی هەیە واتە بابەتیە نەک خودی واتە مۆزوعیە هاوڕێیان جۆرێکی دیکەی ئایدیالیزم بریتیە لە ئایدیالیزمی ڕەها ئایدیالیزمی ڕەها
گریمانەی ئەوە دەکات کە واقع سیستەمێکی تاک و هەموو شتێک لە خۆ دەگرێت بەیەکەوە وەروەها گرێدراوی بیرکردنەوە یان ڕۆحە بە بڕوای لەگەڵ واقع لە ڕێگەی پرۆسی تێز دژە تێز سنتێزەوە بە شێوەیەکی دیالکتیکی پەرە دەسێنێت و دەبێتە هۆی بەدیهێنانی ڕۆحی ڕەها یان جیهانی. ئایدیالیزمی فرێی دان بەبوونی فراعەقڵ یان هۆشیاریدا دەنێت کە بەشدارن لە دروستکردن و لێکدانەوەی واقع. ئەم ڕوانگەی پێداگری دەکات کە واقع بنیاتێکی هاوبەشە کە بەهۆی چالاکێ دەرونیە بە کۆمەڵەکانی تاکە جیاوازەکانەوە لە قاڵب درراوە. هاوڕێیان ئەم ڕێبازە زیاتر لە زانستی کۆمەڵناسیۆ نزیکە باوەڕی وایە کە واقع بنیادێکی هاوبەشە لە نێوان تاکەکاندا. هاوڕێیان ڕێبازێکی دیکە بریتە لە ئایدیالیزمی شەخسی یاخود کەسی ڕوانگەیەکە کە دووپات لە بوونی هۆشیاریەکی باڵا و شەخسی دەکاتەوە کە زۆر جار بە خودا ناودەبرێت کە بناغەی هەموو واقعەکە واقع بە دەرکەوتنی ئەم هۆشیاریە ئیلاهیە دادەنرێت. بینەرانی بەڕێز جۆرێکی دیکەی ئایدیالیزم بریتە لە ئایدیالیزمی ئپسیمۆلۆژی. ئەم جۆرە ئایدیالیزمە سەرنج دەخاتە سەر سنوورداربوونی زانینی مرۆڤ و دەڵێت تێگەیشتنمان لە جیهان لە بنەڕەتدا بەهۆی پرۆسەی دەرونی و لایەنگری و پێکاتە معریفەکانمانەوە لە قاڵب دەبرێت. ئەم جۆرە ئایدیالیزمە زیاتر خەمی سروشتی زانین و تێگەیشتنە نەک سروشتی مێتافیزیکی واقع. ئایدیالیزمی یوتۆپیا چەمچی یوتۆپیا خۆی واتە نمونەیی جیهانێکی ڕاقی جیهانێکی بەرز ژیانێکی بەرز. ئایدیالیزمی یوتۆپیا خۆی پێگەیەکی فەلسەفی نییە بەڵکو دیدێکی کۆمەڵایەتی و سیاسیە کە بۆ کۆمەلگایەکی ئایدیال و کامڵ هەوڵ دەدات. زۆر جار بە دوواداچوون بۆ ئایدیاڵە ئەخلاقی و ئاکاریەکان لە بنیادنانی جیهانێکی باشتردا دەگرێتەوە. واتە ئەم ڕێبازە زیاتر هەوڵ دەدات ژینگەیەک کۆمەلگایەک ژیانێکی نمونەییتر دروست بکە لەوەی کە هەیە. بینەرانی بەڕێز زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان تا کاتێکی دیکە بەخواتان دەست پێرم و خواتان لەگەڵ.